دەشتی شانەدەری شارەزورە جوتیاران سەرقاڵی هەڵگرتنەوەی بەرهەمی پەتاتەن. بەوتەی خۆیان لە شارەزور زیاتر لە 1000 تۆن پەتاتە چێنراوە. بە تێچووێکی زۆر ئۆرگانیترین بەرهەمی پەتاتەی پیشەسازیان بەرهەمهێناوە. ئەوان دەڵێن حکوومەت هاوکار بێت. بەرهەمەکانمان زۆر لە ئاستی پڕکردنەوەی بەرهەمی ناوخۆیی زیاترە. لەخوا بەزیابێ ئینتاجێکی باشی هەیە، بەروبوومێکی باشمان هەیە. ئەگەر حکوومەت هاوکاریمان کا و هاوکاریمان کات، حکوومەت بەحاڵ هاوکاریمان کا، ئێمە چەنە بەرهەمێنین دووەنیتر ئەتوانین بەرهەم بێنین و بینێنین دەرەوەی وڵات، نەگو دەرەوەی وڵات ناوخۆ ئەوە هیچ بەس بۆ دەرەوەی وڵاتیش دەتوانین بەکاری بێنین. ڕۆژانە لە کێڵگەکانی پەتاتەی شارەزور سەدان هەلیکار بۆ هاوڵاتیان ڕەخسێنراوە کە بووەتە سەرچاوەیەکی بەهێزی داهاتی تاکە کەسی. بەڵام ئەوان دەڵێن دەبێت حکوومەت بیر لە میکانیزمی جیاواز بکاتەوە بۆ ڕەخساندنی هەلیکاری هەمیشەیی گەنجان. ئێمە ڕۆژانە نزیکەی سەعات 4 دەستەکەین بەکار لەم ئیشە هەتا سەعاتدا دەونی و کۆتایی بە ئیشمانێنین. نزیکەی 320 کرێگار بۆ 350 کرێگارە تیانە تەلەبەی زانکۆیە پۆلی دوانزەی تایە. لە ئێستا باشە، بەڵام ئەم شتانە کاتین خۆزگا حکوومەت ینی هەلیکاری بڕەخساندا ینی بۆ ماوەی درێژخایان بۆیە ماوەی کورتکورد نەبووایە، بەو شێوە خەڵکی بە زیاتر ئیسفادەیە کرد و باشتر بوو. داوا لە حکوومەتەکەین بە کۆمەڵێ ئەسباب و بە کۆمەڵێک ئامێری پێشکەوتو یامەتیە دەرمان بێت و چەنەها کارگەمان پێویستە لەم وڵاتەیە کە بە کەڵکمانێت هیوادارین کە لە داهاتوە بتوانێت پەرەبدا بە کردی کشتتوکاڵ. وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم بە کورسات نیوزی ڕاگەیان ئەمساڵ پێشبینی دەکرێت بەرهەمی پەتاتە بۆ 350,000 تۆن زیاتر بەرز بێتەوە. لە هەرێمی کوردستان هەردوو جۆری پەتاتەی پیشەسازی و خۆراکی بەرهەم دەهێنرێت. بەهۆی زوو ساختکردنەوەی لە بازاڕ و وەرگرتنی کارگەکانی پیشەسازیەوە ئێستا زیاتر جوتیاران پەنا بۆ بەرهەمێنانی پەتاتە دەبەن. سەلاح جەمیل، کورسات نیوز، شارەزور.